بەناوی خی گەورەم هیرەبان پێمان خۆش بوو لەم کورتە باسەدا باسێکی لە کاریگەریەکانی جگەرە بکەین لەسەر سیەکان. جگەرە طبعاً و با بڵێن ئەوەی کە پەیوەندی بە جگەرەوە هەیە وەکو ئەوەی جگەری ئەلکترۆنیکە ئەستەباوە لە بازار یاخود نێرگلا ئەوانە هەمویان یەک بابەتن کە ئەو دووکەڵا کە چەند موادێکی تێدایە کە زیان بەخشە بە سیەکان. طبعاً هۆکاری سەرەکی ئەو نەخۆشیانە کە لە سیەکان دروستی دەکا یەکەم پێی دەڵێن هەوکردنی درێژخایانی بۆ ڕێڕەوی هەناسە. هەوکردنی درێژخایانی ڕێڕەوی هەناسە نەخۆشیێکی باوە و ئەوانەی کە جگەرەکێشن بۆ ماوەیەکی زۆر بڵێن 15 ساڵە جگەرە دەکێشن زۆربیان تووشی ئەو حاڵەتە دەبن و هۆکاری سەرەکی ئەم نەخۆشیەش لە هەموو دنیا جگەرەیە. نەخۆشیێکی تر کە دروستی دەکا ئەوەیە کە تێکچوونی ئەو بەشەی هەناسەیە کە ئەو بەشەی سیەکانە کە هەناسە با بڵین ئۆکسسیجین دەگۆڕێت لەگەڵ خین تێکدانی ئەو بەشەیە نەخۆشەکە تووشی تێکچوونی بۆ ڕێڕەوی هەناسە دەکا و نەخۆشەکە با بڵێن تووشی هەناسە تەنگی دەبێ و تووشی کۆخە و بەڵغەمی درێژخایان دەبێ و تووشی سینگەشە دەبێ و ئەگەر هاتوو ئەم حاڵەتە چارەسەر نەکرێ یاخود ڕێی لێ نەگیرێ ئەوە دەستا کاریگەریەکانی زیاتر دەبێ و دەبێتە هۆی ئەوەی کە پەکەوتنی دڵی نەخۆشەکە واتە تووشی پەکەوتنی دڵیش دەبی لەگەڵی و ئەم نەخۆشیە هۆکاری سەرەکی کە باسمان کرد دووکەڵی جگەرەیە خود جگەرە کێشانە. خاڵێکی ترکە کاریگەری جگەرە یاخود دووکەڵی جگەرە یاخود ئەو جگەرە و نێرگلە و هەر بابەتێک پەیوەندی بە جگەرە کێشانەوە هەبێ ئەوەیە کە شێرپەنجەی سیەکان لە دنیا دووهەم هۆکاری سەرەکیە لە بۆ مردن بە شێرپەنجە بە تایبەتی لە پیاوان. هۆکاری سەرەکی شێرپەنجەی سیەکان جگەرەیە. طبعاً پاش فترەیەک کە ئەو نەخۆشەکە جگەرەی کێشە بۆ ماوەی 15 ساڵێک ئەوە احتیمالی هەیە تووشی ئەگەری هەیە تووشی شێرپەنجەی سیەکان بێ. شێرپەنجەی سیەکان نیشانەکانی لە بیدایە زۆر کەم هەست پێ دەکرێت لەوانەیە کۆخێکی خەفیفی هەبی نەخۆشەکە بەڵام دوایی ئەگەر هاتوو لێ زیاد کرد ئەوە نیشانی تری لێ بەدەر دەکەوەکو و لەوانەیە بەڵغەم و خوێنی تێدا بێ و تووشی سنگێشە بێ و بێتاقەتی بێ و نیشانەکانی تری زۆرن بەڵام ئەوە نیشانەی سەرەکی نەخۆشیەکەیە. نەخۆشی سیەکان کێشەکەی ئەوەیە لەبەرەوەی نەخۆشەکە جگەرە کێشت زۆر بەیان ئەو نیشانانەی کە باسمان کرد کە کوخێ و بەڵغەمان لە بیدایە نەخۆشەکەەوە هەست پێ دەکاکەوە بەشێکە لە هەوکردنی درێژخایانی ڕێڕەوی هەناسە کە پێشتر باسمان کرد کە هۆکاری سەرەکی جگەرەیە بۆیە خۆی پشتگوێ دەخا و ئیهمال دەکا و سەردانی پزیشک ناکا لە بۆ پشکنین. بۆیە لەم ساڵانی دواییە لە دەرەوە پرۆگرامێک دانراوە کە پێی دەڵێن سکرینینگ تێست یاخود دەستنیشانکردنی پێشوەختە ئەوانەی کەوا عمریان لە 50 ساڵ بەسەرەوەی و 15 ساڵ جگەریان کێشایە و هەر ڕۆژەی 20 جگەریان کێشایە ئەوە تیشکی لەوەنی سیەکانیان لە بۆ دەکرێت و ئەوەی زووتر دەستنیشانی شێرپەنجەی سیەکان بکرێ و زووتر چارەسەری لە بۆ بکرێت. بە هیوای تەندروستی باش بۆ هەموو لایەن.